بە ناونیشانی پاییز لە ناو پاییزدا ماڵەکەی شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس شێرکۆی مەزن کرایە مۆزەخانە کە تەواوی دەستنووسەکانی شێرکۆی مەزن و تەواوی بەرهەمە چاپکراوەکانی شێرکۆ بێکەس و کتێبخانەکەی لە هەمان کاتدا کەلوپەلە تایبەتەکانی شێرکۆ بێکەس لەم ماڵەدا نمایش کراون بۆ هەموو ئەو گەشتیارانە یان بۆ هەموو ئەو کەسانەی کە پێیان خۆشە لە نزیکەوە کەلوپەلە تایبەتەکان و بەرهەم و دەستنووسەکانی شێرکۆی مەزن ببینین. جگەلەوەش هەر لەم ماڵەیە شوێنێک تەرخانکراوە بۆ کۆڕ و کۆبوونەوە هوەری و ئەدەبیەکان بۆ ناساندنی کتێبێک بێت یان بۆ نمایشکردنی فیلمێک بێت یان بۆ هەر کۆبوونەوەیەکی ئەدەبی تر بێت. بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیران لە مەراسیمێکدا بە ناونیشانی پاییز لە ناو پاییزدا ماڵەکەی شاعری ناوداری کورد شێرکۆ بێکەس دەکرێتە مۆزەخانە و لەلایەن بنەماڵی کۆچ کردووەوە سەر لە ئێواری ئەمڕۆ بەڕووی ئامادەبوواندا کرایەوە.